دانیشتوانی قەزای سێ سادق نیگەرانن چەندین ساڵە لە گەشت سێکتەرەکاندا قەزاکان فرامۆش کراوە بە تایبەت لە دوای خۆپیشاندانەکانی ساڵی 2014 لە بری خزمەتکردن قەزاکە زیاتر پشتگوێ خراوە و هاوڵاتیانیش دەڵێن سێ سادق کە یەکێکە لە قەزا گەورەکان و زۆرینەی ژماری دانیشتوانی لە سەنتەری قەزاکەدا نیشتەجێ بوون بەراورد بە گەشەکردنی خزمەت ناکرێت. ئەتوانم بڵێم لە ساڵی 2014 کاتێک یعنی خۆپیشاندانێکی زۆر گەورەکرا کە هاوشێوەیە چاودێران بە حەفەی شوبات چواندیان لە ڕووی فراوانی و گەورەبوون و کاریگەری بوونی و ئەو خۆپیشاندانێکەوە شەید بڕیار تیا شەید بوون بیسی گەنجی شارەکە تیا برینار بوون ئەو داخوازیانەی کە شەید بڕیار و هاوڕێکانی و خەڵکی شار لە پێناوی خۆرۆشان و هاتنە سەرجادە ئێستا توانین بڵێن شارەکە لە هەمان ئەو دۆخایەکە لە 2014 گەنجێکی لە پێناوە شەهید بوو بەداخەوە فرامۆشکردنەکە بەردەوامە. لە ساڵی 2014 دوای خۆپیشاندانەکانی خەڵکی قەزاکە چالاکوانان و نوێنەرانی سێ سادق لە یانزە خاڵدا داواکاریەکانیان بۆ خزمەتگوزاری ئاڕاستی حکوومەت کرد. حکوومەتیش بڕیاریدا 50 ملیار دینار بۆ جێبەجێکردنی پرۆژە و خزمەتگوزاریەکان خرج بکات بەڵام ئەوەش تەنیا لە چوارچەوەی قسە و بەڵەندا ماوەتەوە و جێبەجێ نەکراوە. بڵی لە بیری کردووە کە سەی سایق شارێکە قوربانی دەرە کاتی خۆی خاپور کراوە تێک دراوەوە دانیشتوانەکەی چەند جارێک لە گوندەکانەوە و لە نێو شارەوە ڕایگۆزرانی بۆ کراوە بەڵام بەداخەوە یعنی لایەن دەسەڵدار هیچ کاتێکەمانی لە بەرچاو نەگرتووە بۆ ئێستا یعنی لە شارێکی تا ڕادەیەک لە وێرانەیە گەچێت لە شارێکی یعنی وەکۆڵە پەراوێزخراو ئەچێ ئێستا نزیکەی سێ گەنج لەم شارە بۆی خۆپیشاندان و کۆبوونەوە ناڕازیەکانەوە شەهید بوون کە داواکاری ڕەوای ئەم شارەیان ویستووە بەڵام تا ئێستا دەسەڵات وەکو پێویست بەدەم داواکاریەکانی خەڵکی سێ سادق خۆ نهاتووە. قەزای سێ سادق کە دەکەوێتە ناوەندی دەڤەری شارە زۆر یەکێکە لە قەزا قەرەباڵخوبێ خزمەتگوزاریەکان پێچەوانەی فراوانبوونی زیاتری قەزاکە زیاتر لەلایەن حکوومەتەوە پشتگوێ خراوە و بە تایبەت گەڕەکە تازەکانی لە زۆرێک لە خزمەتگوزاریەکان بێبەشن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام سێ سادق.